بەسەریە هەمومان پێکەوە ئەچینە زەمەنی ئیمامی عومەر. دایکمان عائشە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ فەرمێ ئیذا ذوکر عومەر طاب المەجلس، ئەگەر ئەتەوێ مەجلیسە خۆش بێ و جوان بێ و پاک و بێگەر بێ باسی عومەری تیا بکە. عومەری فاروق گەورە پیاوی ئەم ئومەتە ئەچینە خزمەتی ئەفەرمێ ڕۆژێ هاوڵان بە دەوری ئەو هەموو جەم بوون خڕبوو بوونەوە فەرمووی کێ فەرمایشتێکی بیستووە لە پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم لەسەر فتنە. ئەوانیش هاوڵان دەستیان پێ کرد فەرمووی ئەیکم یحفظ قول النبي في الفتنة، کامتان لە فتنەیە وشەیەک کەلیمەیەک وتارێکی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەبەر کردووە. فەرموویان فتنة الرجل في أهله وماله وولده وجاره. دەستیان کرد بە قسەکردن هاوڵان ئەم باسی ئەوەیە کرد ئەو فتنەی ئینسان لە مناڵەکەیەتی حەدیثم بیستووە، ئەوی تر ئەو لە خێزانەکەیەتی حەدیثم بیستووە، ئەوی تر ئەو لە کوڕەکەیەتی لە ماڵ و سەرۆت و سامانەتی، هەندێک فەرموویە لە دراوسەکەیەتی. هەمویان تەواو بوو قسەکانیان. ووتیان يكفرها الصلاة والصدقة والأمر بالمعروف والنهي عن المنكر. ئەو شتانەی کە ئەم فتنانە و ئەم تاقیکردنەوەیان لەسەر ئینسان لا ئەبا لە ماڵ و مناڵ و دراوسێ و ئەمانە نوێژ سەدەقە فەرمان بە چاکە و ڕێگری لە خراپ. ئەم چوار ئەسڵی زۆر گەورن بۆ دەرچوون لە فتنە وردەکانی ڕۆژانەی خۆمان. ئیمامی عومەر ڕووی تێکردن فەرمووی ئەمە مەبەست نییە، ئەمە مەبەست نییە ئەم فتنەی ڕۆژانە، چونکە ئێمە تاقیکردنەوە لە خەیر و شەڕ هەر تاقی و نەبلوکم بالشەڕ والخەیر فتنە ئەتەصبیرون. خۆیان بە خەیر و چاکە بە خراپە بە هەمووی تاقی دەکاتەوە. ئایا سەبر ئەگری یا سەبر ناگری؟ فەرمووی ئەمە مەبەست نییە. ئەی چیت مەبەستە ئەی ئیمام؟ ڕووی کردە هاوڵان فەرمووی ولكن التي تموج كموج البحر. کورە ئەو فتنەیە باسەکەم کە مەوجەدا بەناو مسلمانانە چۆن بەحر مەوج ئەدا ئەهێنێت و ئەبەوشێ ئەوەم ئەوە